لانی هەرێمی کوردستان لە گفتوگوکان داوەندی کە من بیست بێتم ئەوفەری ئەو ینی بینی ئەویان خستوتە بەردەم پێشنیاری ئەویان خستوتە بەردەم لانی عراقی کە ئەمان 250 تەسلیمەکەن بەرامبەر بۆەوە بڕێ نەوتی تر هەیە دەکرێت لە ڕێگەی سۆمۆ بفرۆشن سۆمۆ بۆیان بفرۆژێ بەڵام داهاتەکەی بدرێ بە کۆمپانیەکانی نەوت کە ئەوان کە تێچوونی هەیە بڕی ئەو بەشیش بۆ دابدرێ لە بەرامبەردا قسە لەسەر ئەوەی داهاتەکانی تری هەرێمی کوردستانش کراوە لە نیوەی کە تەسلیمی بەوەغا بکرێت بەرامبەر بەوە بەغداد بڕی پارەکانی بۆ هەرێمی کوردستان بەرزکاتەوە لانی عراقی ڕازی بووە بەوەی کە نسبەتێشکە بەرزی کاتەوە بەڵام نەگەوەی کە هەرێمی کوردستان دەیەوێت هەرێمی کوردستان سەرەتا تەماعی لەوەدا بوو بۆ نمونە بەپی یاسای بوزە بەپی یاسای بوزە عراقی 12.7 داهاتی عراقی خەرجین خەرجی تەشغیلی بۆ هەرێمی کوردستان ئەنێردرێ خەرجی ناسیادی بۆ هەرێمی کوردستان ئەنێردرێ ئەم 12.67 دیکردە هەموو مانجێک تقریباً نزیکی 1 ملیار بەڵێ 1 تریلیۆن بڵێ نزیکی 1 تریلیۆن 1 تریلیۆن تاونا بەڵام 930 میلیارد دیناریە 930 میلیارد دینارە هەرێمی کوردستان چاوەڕێ بوو بەوەی کە هەندێک شتی تر ئەدا بە بەغا بۆ ناو نۆتێکە بۆ کۆمپانیەکان ئەفرۆشترێ و هەندێک نیوەی داهاتێرێم ئەم بڕە بەرزکاتەوە بەڵام وەتی عراقی زۆر لەوەی کە لە بوزدە هاتووە کەمتری وت بە تایبەتی بەوەی کە قەیرانی دارایی ئەوانە هەیە ڕقەمی گفتوگوی لەسەر کرێ من دڵنیا نیم لێی لە بینی ئەوان و بێتیان هەرێم گەشتێتە سەر 600 میلیارد دینار و لانی عراقیش لەسەر 400 و 450 ئەوانە میلیارد دینار بن ئەم ڕقەمە من دڵنیا نیم چونکە تۆزێک ناتەبیعیە لە بەشی پێداویستەکانی هەرێمی کوردستان ناکات چۆن لایەنی هەرێم لەسەر ئەمە ڕێککەوێ بۆیە ئەم بابەتە هێشتا ڕوون نییە لایەنی عراقی ئەڵێت شتێکی تر هەیە یان یەکێشکەیە لە ئەو بۆچوونانەی کە بەشێک لە مستشارە مالیەکانی گوێم لێ بووە باسی ئەوەکەن هەرێم هەموو داهاتەکانی تسلیم بەغا بکە هەرچیکی هەیە بەرامبەر بەوە 12.67 دا بوزدەی فعلی واتە نەفەقاتی فعلی غێر سیادی بدرێ باین واتە عێراق ئەو کاتە لە قەیران بوو لە قەیران نابوو کەمی هەبوو کەم بدا زۆری هەبوو زۆر بدا ئەم بۆچوونێکە ینی لانی کەمی هاوسەنجیەک یان زمانێک بۆ موچەخۆری هەرێمی کوردستان دروستەکە کە وەک موچەخۆری عراقی موچەکەی ئەگەر ئەوان نەفەوتی ئەمیش نەفەوتێ و ئەگەر داهات لەوێ بەرز بێتەوە بەشی شتی تر بکات بۆ ئێرش بێت بەڵام ئەمە لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نییە لەبەرەوەی کە هیچ دەسەڵاتیشیان نامێنێ کاتێککە داهاتەکە هەمووی لە بەغداوە بێت و بە بڕێکی محەدەد بێ موچەوەکو چەسانەوە بۆ کۆمەڵگا بەکاردێن و مەجای گەندەڵیشیان نامێنە لە ڕاستیە هەنی بۆیە تەسلیمی ناکەن من پێم بات لە ڕووی قانونیەوە پێویستی بە گفتوگۆیە پێویستەکە لەگەڵ بەغا لەسەر بنەمای قانونی ڕێکەوە بەس ڕەنگە خەڵک بپرسێ مەسەل هەرێمی کوردستان نەوتی کڕیوە یا خۆت بڵێن نەوتی فرۆشتووە چونکە ئەوان خۆیان کە نامەی کەناراسی بەغداد کرد دەڵێ لە 2014 تا 2020 62 تریلیۆن نهاتوە هەرێم لە بودجێ عێراق خۆیان دەڵێن لە ناوخۆ 28 تریلیۆن ئەنی قەرزدارن ئاینی 90 تریلیۆن بای 9 ساڵی موچە دەکە کە لەو ماوەی زیان بەر هەرێم کەوتووە ئەنی کە نەوتیشیان کڕی بە هەر ئەوەندە قەرزدارن نەبوونی ئێمە تەمان 28 تریلیۆن قەرز بابەتێکە کە ینی زۆر قسە هەڵدەگرێت لە ڕاستیدا حکوومەتی عراقیەوە نییە کە پارەی نەناردبێ و ئەمان نەوتیشیان فرۆشتووە لەو کاتەیە باشە ئەم پارە ئەو قەرزە زۆرە و بێزگەلەوە سەیری ئەوە مەکە ینی کاتێکە قەرزیان کردووە شتیشیان فرۆشتووە یانی تۆ بوونەی تەحتی تۆ بیت ینی بۆڕی گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان بفرۆشی بە کۆمپانیای بە کۆمپانیای ڕۆزنەفەت ئەمە فرۆشتنی بوونەی تەحتیە تەنانەت ئەگەر قسە هەبوو لەسەرەوەی کە خوا بکەم وانە بوو بێت ینی نەفرۆشا بێت چونکە گفتوگوی ئەوەی دەکرا کە تەنانەت هەندێک بیرە نەوتی و کێڵگەی نەوتی بە خاکێ و بفرۆشێ ئەو کاتێک کە لە قەیران نابوون چونکە هیچ دەرەچێشکیان نەبوویان نیان دەزانی حەلێکی تر بۆ چارەسەری کێشەی دارایی بکەن هەرێمی کوردستان لە ڕاستیدا دەسەڵاتدارەکانی لە بەڕێوەبردنی مەلەفی ئابووریە شکستیان هێناوە لە بەڕێوەبردنی مەلەفی
اقتصادیە شکستیان هین دارایی و ئابوریابەیەک و شکستیان هێناوە لە بەڕێوەبردننی مەلەفی ئیداریە شکستی گەورەیان هێناوە ئەوە لە مەلەفی سیاسی و ئەمنی شازانی کە گەشتنتە کوێ لە ڕاستی ئەمن دەمێکە من وتومە ینی ئەم حکوومەتە و پارتی ویچەتی وایە زۆر دەمێک بووە دەستێنە سەڵات هەڵگرتایە و بواریاندایە بە خەڵکی تر چونکە خۆیان فەشەلیان هێنا لە کاتیوێ لە دەسەڵات بڕۆن بە بۆچینی بەڕێز زۆر دەمێکە لە بۆیە ئەویان کردایە بەڵام ئەمان لەبەر ئەوەی کە حکوومەت نین ئەمانە دەسەڵاتێکن ئیتر لە ڕێگەی بەهێزکردنی پێگەی حزب و بنەماڵەکانێنەوە لە ناو فۆرمێکە ناوێت ناوە حکوومەت ئیدارەی ئەم هەرێمی کوردستانیان گرتو دەست و مۆنۆپۆڵیان کردووە ئیتر لە ڕێگەی تەزویری انتخابات کابینێش فەشەلی هێنا بە بۆچینی بەڕێز لەم کابینێک کە باسی کوردستانێکی بەهێز و لە هەرێمی کوردستاندا لە هەرێمی کوردستاندا شتێک نییە ناوی حکوومەت بێت ئاڵین کابینەیە ئەمە بەواقعی حکوومەت ئەگەر حکوومەت بێت لایەک سزنی هەبێت ینی زیندانی هەبێت و سزنی تێکردی بێت و لایشکە پێی نزانێت هەردوو لایەن سزنیان هەیە و زیندانیان هەیە و کە نارەکانی خۆیان تیا حەشارەدەن و ئەسڵەن دادگاش پێی نازانێت ئەمە یەک بابەتی ئەوەی دەیان راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤمان هەیە و نەتەوەیەکگرتوەکانمان هەیە لەسەر ئیدانەکردنیان بەڵام ئەسڵەن هەموو جارێ بە ینی بەڕێدێکی زۆر ناتەندروست ڕێدێنەدەنەوە کە ئەمە نەبوونی موەسسا دەرەخا بابەتێکی زۆر وازەح ئەوەیە کە ئەگەر تۆ حکوومەتت هەبێ کاتە بە پلانی ئابووریتە بێ بێ بجزەتە ئەبێ بزانی ئەم وڵاتە بەرەوکوێ ئەم هەرێمی کوردستانە بەرەوکوێ ئیدارە دەیت ئاڕاستی بەرەوکوێ سەرچاوی داهاتەکانی بەرەوکوێ ڕێک بخرێتەوە چی ئەتوانێت لەمانە بکە ئێمە لەم دەسەڵاتی هەرێمی کوردستانەدا کە بەڕێوەی دەبن ئەم دوانە ینی دەرەنجامی لە نەوەتەکانەوە تا ئێستا بەم شێوەی درێژەیە و دەرەنجامی شەڕی ناوخۆ بەشکردنی زۆنەکان و بەم شێوە ئیدارەدانە ینی ئەوەی کە ئێستا واقعی حاڵی هەرێمی کوردستانە ئەوەیە کە ئەگەر بەغدا پارەی بۆ نەنێرێت ئەم توانای ئەوەی نییە کە دۆخی خۆی باشکە ئەگەر بەغدا دەواازەکانی لەسەر داخەوەکە ئەوەی کە لە 2017 دوای ئەوە کرا ئەو پێم وایە ئەبینین ینی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ دەرەجەیەکی نابێ یان ئەوەی کە ناوی خۆی ناوە حکوومەت نە تورکیای لەگەڵ دەبێ و کاتە نە ئێرانی لەگەڵ دەبێ یان ێگە بەس ئەوەندە زەختی دەبکەن کاتە تۆ چیت هەیە تۆ حکوومەتی یا تەنها دەسەڵاتێکی ئەگەر دەسەڵاتێکی ئەتەوێ ئەم دەسەڵاتە چ فۆرمێک وەربگرێت باش ئەم شێوازی بەڕێوەبردننی منافەسە حیزبیە لە بە دروستکردنی ئیداراتی جیاواز و منافەسەکردنی یەکتری ئەتوان تا کوێ ئەم هەرێمی کوردستانە بەڕێوە بن